تەکنەلۆژیای تاقیگەی پزیشکی یەکێکە لە هەرە گرنگترین پسپۆڕیەکانی سێکتەری تەندروستی کە گرنگی دەدات بە شیکاریکردنی سامپڵە پزیشکیەکان بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکان و بە خۆشحاڵیەوە زانکۆی نێودەوڵەتی قەیوان بە پێڕاویکردنی سیستەمی زانکۆی و ئایتیئەمی مالیزی هەستاوە بە فراهەمکردن و دابینکردنی هەموو پێداویستیە پزیشکیەکان بۆ ئەم پسپۆڕیە. لەم پسپۆڕیەدا چەندەها تاقیگەی جیاواز و پێشکەوت و ئامادەکراوە بۆ خوێندکاران کە تێیدا دەتوانن بە شێوەی پراکتیکی و تیۆری وانەکان بخوێنن. واروەها هەموو مەرجەکانی تەندروستی لەم تاقیگانەدا بوونیان هەیە کە خوێندکار دەتوانێت بە شێوەیەکی سەلامەت وانەکانی تێدا بخوێنن. خوێندکاران بە شێوەیەکی زۆر ورد و زانستیانە فێر دەکرێن کە چۆن مامەڵە لەگەڵ سامپڵی پزیشکیدا بکەن واروها چەندین تاقیکردنەوەی جیاوازیان لەسەر بکەن کە ئەمە ژوا دەکات زیاتر چاوکراوە بن و هەوڵ بدەن بۆ فێربوون و توێژینەوە.